سوترا واتە بربەستێکدانی لە بەردەمتا لە کاتی نوێژی تەنیاییە یا لە کاتی نوێژی جەماعەتە بەڵام ئەگەر تۆ ئیمان بووی بربەستێکە بێ لە بەردەمتا بربەستەکە دیوار بێ هەر ئاساییە پایەی مزگەوت بێ هەر ئاساییە گرنگەوەی شتێک لە بەردەمتا بێ ئەگەر کەسێک لە پێش تۆ نوێژ بکە دانیشت بێت تۆ لە پشتیوە هەر ئاساییە هەنێک کەسە یا سوترە دانانە دێتە ناو مزگەوتەوە دنگە هەیە پایە هەیە دیواری مزگەوتە بەخۆی لەو ڕاستیە نوێژەکە سوترە دانانە و غەڵەتێکی گەورەیە نابێت یعنی بەڕاستی خەڵکەداتە بەردەمتا نوێژەکە خەلەلی تێکەوێ کۆمەڵێکی تر هەیە ئەڕۆن داریان لە ناو مزگەوتە دروست کردە دار و پلاستیک و ئەو شتانەدا ناوەک سەلیب و نوێژ دەکەن لە بەردەمیان ئەوەش هیچ ئەسڵێکی نییە زۆر غەڵەتێکی گەورەیە لە مزگەوتەکانە هەیە و خەڵکە ڕمێتە ملیە و ئازاری خەڵکەدا بۆیە من نەسیحەتی هەموو براو خوشکێکەکەم ئەوانەی کەم لە مزگەوتەکانیان ئەو شتانە هەیە هەمووی فرەدەن من برادێک نەجار 50-60 دەنگێکی دروست کرد بۆ بە مزگەوتەکەمان ناردی هەر یەکسەر ئەوان داوە سەری ناو مەخزەنەکە و تەواو شتیوان نییە لە مزگەوتە پێغەمبەری خوا صلی الله علیه و ئەصحابە نەبووە شتیوە غەڵەتێکی تریش هەیە لە مصر بینیم من کاتێک لە مصر بووین مزگەوتێک نزیکی شوێنەکەمان بوو کە تایە ماینەوە لە مزگەوتەکە ئیمامەکە وای ئەزانی نزیک بوونەوە لە سوترەکە ئەڵێ لە بینی خۆت و سوترەکەی حەدیثێکمانەیە فەرمووی بە قەدەری مەمەڕی شاتێک مابێ مەمەڕی شات یعنی مەڕێک یعنی بەیا تێپەڕێ یعنی هەر دەور 40 سانتیمێک 40 سانتیمێک ما ئەم ئەڕۆیشتە قەی دیوارەکە 40 سانتیمێکی ماوە هەر لە کاتی وەسانە نییە یعنی لە بینی ئەو دیوارەکە 40 سانتیمەوە کاتێک ئەڕۆیشتە ڕکوعایەک بەگێکی لێدا هاتە دواوە کە سوژدەکەی شێ بردو ئەمانە ئەمجا دوایەوە هەم جارێکی هەمە ڕۆیە نزیکینەکەەوە ئەم حرەکە زیادەی ئەکرد چونکە غەڵەت لە حەدیثەکە تێگەیشتون وا هەستەکەم هەندێک لە داعیە مصریەکان ئەو غەڵەتیانە کردبێ و بڵاویان کردوتە لە مصرە ئەوەی شتێکی زۆر سەیر و سەمەرەیە جا ئەمە ملاحەزەیە گرنگە پێویستە بزانین سوترە پێویستە من حتا لە کتێبەکەی خۆما پوختەی فقی شریعەت باسی ئەوم کردووە کە پێویستە بەڵام ئەم پیاوە ئەڵێ سنەتە گرنگەوەیە سنت بێ یان سنەتی مؤکدە بێ یان واجب بێ مهمەوەیە پێغەمبەر ئەمری پێ کردووە سوترە هەبێ ئەمری کردووە سوترە هەبێ با کەس لە خۆیەوە نەڕاتە ناو مزگەوت و بێ سوترە نوێژ بکە کە ئەڕۆیتە ناو مزگەوت و مزگەوتەکە چۆڵە بڕۆ لای دیوارەکە دیواری بەردەم لەوێ بکە بە سوترە زۆر جا خەڵک بە تایبەتی نوێژ جمعە چەندە فەرمووتە لە سەریعەت و بۆی زوو بڕۆیتە ڕیزی یەکەم ئەم دیەک ڕاست لەم سەر ئەو بەتاڵایی بۆشیە تۆ گە ڕیزی یەکەم پڕۆ بێ ئۆتۆماتیکیان تۆ سوترەت بۆ دروستە بێ ڕیزی دووەم سێم بوو بەڵێ ئەبێ خەڵک بچێتە ڕیزی بڕۆیتە نزیکی دیوارەکە نەک لە جمعە لە هەموو نوێژەکانی شار وایە ئەگەر پایە یان بڕۆ پاڵ پایەیەکی مزگەوت نوێژ بکە ئەگەر مزگەوت خەڵکی تیابوو بڕۆ لە هەر شوێنێکە لە پشتی یەکێک نوێژ بکە هەر عینەن حساب ئەبێتە سوترە بۆت بەڵام بەتەنیا لە شوێنەکە نوێژ بکە و سوترە نەبی ئەمە غەڵەتە براینە ئەمە غەڵەتێکە وەکو باسم کرد لە کوردستانی خۆمانە زۆر ئەکرێ چونکە مامۆستایان باسی سوتریان نەکردووە لە ڕاستیە مەلاکانی کوردستان باسی سوترە ناکەن یعنی مەلا پێش نەکەن ئەوە غەڵەتێکە طبعا و مەلاکانی ئەمەی تازە پێگەیشتوەکانیش ئەوەنە باسی سوترە بەتوندیە کە کابرا لە ناو مزگەوت تا سوترەیەکی دانا عقلم شتیوان چۆنە بێت یعنی ئەوەش غەڵەتێکی گەورەیە لە ڕاستیە شتێکی زۆر غەڵەتە زۆر غەڵەتە تۆ سوتەت هەیە ئەگەر دیوار بڕۆ پاڵی دیوار ئەگەر نەبوو پایەی مزگەوت ئەگەر خەڵک دانیشتو بڕۆ پشتێکێکدا نوێژ بکە تەواوی تر کەس پرسیارەیە لەسەرم بابەتە مامۆستا وڵا بەنسبەت جەماعەتەوە نوێژ جەماعەت ینی سوترەی ئیمام کافیە بۆ نوێژ خوێنان یا هەر کەسی شەبێ سوترە بۆ خۆی دانی ینی سوترەی ناو جەماعەت چۆنە لە نوێژی جەماعەتە ئیمام بەس ئیمام سوترەی هەیە ئیمام لە بەردەمە سوترەی هەیە باقی ڕیزەکان سوترەی ناوێ حتى حديثمان هەیە ئیبن عەباس لەسەر چاشکێک سوار بووە مناڵ بووە لە کاتی نوێژی جەماعەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێکیان چەقاندووە لە بەردەمیا ئیتر ئەو بەبینی ڕیزەکانە بە کەرەکەیەوە هاتووە ڕۆیشتووە کەس مەنعی نەکردێ یعنی لە بینی ڕیزەکانە ئاساییە هاتوچۆکردن ئاساییە یەکێ دەستگوێژێشکێ یەکێ خوێن لە لوتی دێ احتیاطی توانێت نوێژ ببڕێ و بین ڕیزەکانە بڕۆتە دەرەوە دەستنوێژ دووبارە کاتەوە کەس مەنعی لێ ناکە ئەم بابەتەش زۆر گرنگە هیچ کێشەیەکمان لەوەیان نییە ئەبێ بیزانین تەنها لە بەردەم ئیمام نابێت تێپەڕوکەی کە نوێژیش تەواوە ئەبێ ئیتر تەواو تۆ ئەو ریزانە دیارە هەڵمەسە کە زانین خەڵ لە پشتۆ نوێژەکە هەڵمەسە تاوەکو نوێژەکەی تەواوەکە و تەواو ئەوە سوترەی تۆ سوترەی ئەوی نابی هەڵسی بەڵێ ئەویشەم کێشەیەکە ئێمە زوو هەڵەسین ئەوە بەجێ تێڵین ئەوەی بەردەمان خەڵکەدا تا پێش نوێژەکەیە ئەمجا خەڵکیش تۆ ئێستا ئەگەر ئەو سوترەی هەبوو باشە یەکێ دانیشت بوو ئەگەر دانیشت بوو کاکە بە بەردەمیان تێمەپەڕە برا یەک تۆ سەبر بدرێت تا نوێژەکەی تەواوەکە یان لە شوێنێکی تڕۆ بڕۆ کە نەدەیتە بەردەمی نوێژگەرێکە
ئەوش زۆر گرنگە. بەڵێ مامۆستا بۆن کە ئیمام سوترەی مەئموم کە ئیمام سەلامی دایە سوترە نەما کەسانێک هەڵەسنەوە هەنگاوانن بۆ شوێنێک نزیک ببنەوە لە پشتیەکی یاخود نزیک بنەوە لە دیوارێ پایەک هەیە هەنگاوەنا والله ما لا يتم الواجب إلا به فهو واجب. بەڵێن سوترە واجبە کەوابوو مادام وایە بۆ ئەوەی واجبەکە جێبە بکەین هەر شتێکی تر ئەبێ بکە ینی هەنگاوەکانی شەکەن بە واجب برینە ئەمە ئێمە لە خۆمان و هەڵسین دین دروستکەین ئەمە نابێت ئەمەی کە ئەیکەنان یەکەس ئەبێ بەڵگەی هەبێ لە زمان پێغەمبەر و لە دوای زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵک سوترەی یەکتری بوون نوێژەکە تەواو ئەبێ سەیرە کەمزان کەس لە پشتیان و نوێژەکە ئەگەر هەبوو ناڕۆن نوێژەکەی تەواوەکە یعنی یەک کەس جاری وایە بڕاو یەکێ بمێنێ بۆ دوو سێ کەسە بێتە سوترە بۆ دوو سێ کەسە بێ بە سوترە یان کابرا خۆیشی منعەکە نایە کە دواتە بەردەمە ئیتر بۆیە ڕۆیشتنە بەردەم هەنگاونان بۆ بەردەم ئەمە بەڵگەی گەرەکە ئەگەر بەڵگە هەیە لە حەدیثی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم هەنگاو بنەی بۆ بەردەم لە کاتی ئەو حاڵەتی جەنابەت باسیەکەی ئەوە فەخیر على خیر منیش تەسلیمە بم ئەگەر بەڵگە نییە لە خۆمان و قاعیدە دروست نەکەین و بەڵگەی لەسەردانین ئێمە لە خۆی و على ئاساس شوێنی قورئان و سنت کەوتین یعنی کەوابوو ئەبێ هەرچی لە قورئان هەبێ لە سنت هەبێ ئەوە دینە غیری ئەوە هەر قاعیدەیەکی تر بێنی و لە خۆ تۆشتی لەسەر دروستکەی دین نییە بەڕاستی بۆیە بە ئاگامان لە خۆمان بێ و وریای خۆمان بین ئەوە زیادە ڕەویە مامۆستا آخر پرسیار ینی آخر پرسیار جەماعەت پرسیارتیان هەبێ هەندێک مزگەوت یا زۆربەی مزگەوتەکان ئێستا لەبەر قەرە باڵخیۆمانە بە تایبەتی بازار ینی ڕێڕە و دروست کراوە بۆ ئەوەی خەڵکە سەلامی دا دەرچنە دەرەوە بە ئیسراحەت خەڵکانێکن لەو شوێنە نوێژەکەن ئایا ئێمە گوناهبارین بدەینە پێشیانە یان لە ڕێڕەوەکانە نوێژەکەن ئەوان والله خۆ هەن نابێ بدەیتە پێشیان لە حەدیث هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر ئەو کەسانی کە ئەزانن چەند گوناهبارە بن بە نەبەردەمیکەکان نوێژەکە چل ئەوەستن چل هەندێک لە عولەما ئەڵێن چل ڕۆژ هەندێک چل ساڵ ئەوەستن و نادەنە بەردەمی ئەو کەسەیە کە نوێژەکە بەڵام ئەبێ خەڵک فێر بکەین ئەو ڕێڕەوانە دروستکراوە بۆ ئەوە دروستکراوە خەڵک پیا تێپەڕ بێ لە دوای نوێژەکان ئەو خۆی درەنگ دێت و ئەو ڕێڕەوانە ئەگرێ لە خەڵک ئەوە زۆر غەڵەتێکی گەورەیە ئێمە ئەو ڕێڕەوانە کاتی خۆی کە دروستمان کرد من واز دەکەم من یەکەم کەس بووم لەوانی کە ئەو ڕێڕەوانەمان دروست کرد بۆ ئەوەی ئاسانکاریە بێ بۆ خەڵک تا خەڵک بە ئیسراحەت بتوانن لەوە تێپەڕ بکەن جا ئەو ڕێڕەوانە مەگرن لە ڕێڕەوەکانە کەس نوێژ نەکا غەڵەت ئەبێ ئاگامان لێ بێ کەیتر پرسیاری ئێمە لە خزمەتیان مامۆستاگیان ئەوەی جەناب دواسەیەکە کەسێک کە نوێژەکە من بە بەردەمێ نابێت تێپەڕم سنووری نوێژەکەی ئەو چەنە تا چەند من ناتوانم تێپەڕم هەتا مەسەلەن چەند مەتر من ناتوانم چەند سنوورەکەی چەنە لەو لای ئەوە توانم تێپەڕم داوای لە ناو نوێژە لە دو کابرا لە دوای دواوە نوێژی دابەستووە نوێژی سونەتەکە سوترەیشی نییە ئەکری ینی تا ئەم سەیر خەڵک بەردەمێنە ڕوا یان بەڵێ پرسیارەکە جوانە خوارد زاباتۆ ینی کەسێک ئەگەر نوێژەکە بۆ نمونە لە نەزانینا ڕۆی نوێژی کرد نەیزانی تۆ چنێک بۆت هەیە نەدەیتە پێشە ئەگەر بۆت هەبێ حتا ئەو پەرمزگەوتەکە نەدەیتە پێشە باشترە یعنی ئەم لا بگری ئەو لا بگری حتا بۆ تەکری ئەگەر بۆت کرا ئەگەر بۆت نەکرا و حاڵەتی ئیحراجی دروست بوو تۆ پەلەت بوو ئەویش تازە ئاوای کردووە ئەگەر بۆت کرا شتێک لە ناو مزگەوتەکە هەبوو بیخە پێشی و لەورەوە ڕەت ببە ئەگەر هەبوو ئەگەر نەبوو ئەوە ئیتر حەدی نوێژەکەی خۆی ئەو خەتەکە لە بەردەم نوێژەکە ئەوە لە هەندی حەدیثە ضعیفمانەیە دەرباوە ئەگەر خەتێکیش بێ ئەو کاتە ناچارین عمل بەو حەدیثە ضعیفە بکەین حساب خەتەکە ئەکەین و ئێمە لەو دیم خەتەکە ئەتوانین تێپەڕ بکەین سنووری بەرماڵەکەی خۆی والله أعلم بەڵێ قوربان مامۆستاگیان وەڵام منیش سوالێکم هەیە بیستومە گوایە بڵین ئەگەر کەسێک بەبەردەم کەسێکا ڕۆشت ئەتوانێت بەدەست ڕێگری لێ بکە و ئەشتوانێت پاڵیشی پێوە بنێ ئەو کەسێک کە نوێژ خوێنەکە با بڵین شتی وا هەیە لە حەدیثە لە برادرێک دۆستێک وای پێوتن بەلامەوە سیر بوو ئەڵێ ئەتوانی پاڵیشی پێوە بنێ بەبەردەم تا بڕاو عەزێتیشی بێ بەڵێ لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ مەیەڵن کەس بەبەردەم تانا تێپەڕ بێ یعنی دیارە تێپەڕبوون لە بەردەم نوێژە گوناحێکی گەورەیە و ئەو کەسەشی کە ئیکا گوناحبارە ئەبێت تۆ دەستە خەیتە بەردەمی و نایەلی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ دەستە خەیتە بەردەمی و نایەلی مەگەر کابرا ئیتر ئەو شەڕ دەگەڵا بکە ئەفەرمێ ئەگەر شەڕی کرد لەگەڵ تا شەڕی لەگەڵا بکە مێ لە بڕۆ بەڵام خۆ تۆ نابێ شەڕی لەگەڵا بکە یا یەکسەر بۆ پاڵێکی پێوە بنەی بیکوژی لە ڤیدیۆیەکە بینیمانە یەکێ نەکبێتەوە بەردەم نوێژەکە دێت و ئەڕوا هەڵە بەزێت دیارە خوا پەنامامدا وەکو شەیتان تر گاڵتە بە نوێژەکە و بەردەم نوێژەکە وڵی ترێکی دەستە خاتە بەردەمی ئەدالی ئیتر یەکسەر ئەکەوێتە زەویەک من ئەڵێم ئەگەر کەسێک ئاوا ئستهزائی ناکرد بە نوێژ و ئەمانە خۆی ها لە ناو نوێژا بۆ نوێژاتەوە بە مزگەوت
بەڵام فەقیرە بەوێت تێپەڕ بۆ نەیزانی تۆ دەسەخیتە بەردەمی ئیتر اعتیادی خۆی گەڕێتە دواوە و ئەگەر جەنگا لەگەڵ تا بجەنگە لەگەڵێ ئەگەر جەنگا لەگەڵ تاوە شەیتانە بجەنگە لەگەڵێ و زۆربەی پیاوی پیریش بەخوا من بینیمە پیاوی پیر پیاوی ئەختیار کە ئەم حکمەش نازانێ دەستمان ئاوا پێ کردووە ئیتر یەکسەر خۆی وەستاوە احتیاطی يعني خلق الحمد لله دين دارة خلق أخوان ترسى إنسان أتوانيت يعني أو اشتبكه وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه